سەرەتا بەخێر بێن لە ڕاستیا ڕێخستنەوەی مەڵبەندەکان پرۆسەیە کە ئێمە هەر لە سەرەتاوە دەستمان پێکرد بوو ینی ئەو بەڵێنەی کە دابوومان بۆ نوێبوونەوە بۆ ڕێخستنەوە بۆ ڕێخستنەوەی ئیش و کارەکانی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چەند مانگێکە دەستمان پێکردووە پرۆژەیەکە ئامادەمان کردبوو لە مەکتەبی ڕێخستن دەیان کۆبوونەوەمان لەسەر کردووە دەیان جار لەگەڵ لێپسرایی مەڵبەندەکان و وەرگانە جیاوازەکان گفتوگۆمان لەسەر کردووە پاشتر لە مەکتەبی سیاسی و کارگەر دیسانەوە گفتوگوی لەگەڵ کراوە لەگەڵ هەواڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەکان بەشدار بووە و گفتوگۆ کراوە پرۆژەکە بەگشتی پەسەند کرا دوای پەسەندکردنی پرۆژەکە میکانیزمەکانی جێبەجێکردنی پرۆژەکەش پەسەند کرا بەگشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ساڵی 2006ەوە ینی 2006 تا 2022 16 ساڵە دەستی بۆ ڕێخستنەوەی ناو مەڵبەندەکان و ناو کۆمیتەکان و ناو ئۆرگانە ناوخۆیەکانی خۆی نەبردووە لە ماوەکانی ڕابردووە لە نێوان 2006 تا 2022 ئێمە دوو کۆنگرەمان کردووە لەو ماوەیە حوت هەڵبژاردننی پەرلەمانی و حوت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و ئەوانەمان ئەنجام داوە بۆیە کارێکی گرنگ بوو لەم قۆناغە نوێیەی ژیانی سیاسی و ڕێکخراوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە دەست بۆ ئەم جومگە گرنگە بەرین کە جومگەی ڕێخستنەوەیە ئێمە ژمارەیەکی زۆر خەڵکی تێکۆشە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی دێرین حیزبێکی خاوەن تێکۆشان و حیزبێکی خاوەن ڕابردوویەکی جوانە بۆ ئەوەی ئایندەشی زیاتر لە ئێستا باشتر بێ ڕووناکتر بێ مسۆگەرتر بێ پێویستمان بۆ هەندێک جار خۆڕێخستنەوە لە ناو ماڵەکەی خۆمان بکەین ئامانجی پرۆژەکە بەگشتی ئەم خۆڕێخستنەوەیە و ئامانجێکی تری پرۆژەکە ئەوەیە کە خۆمان ئامادە بکەین بۆ کۆنفرانسە ناوخۆیەکانی داهاتوو ئێمە لەم قۆناغە ئێستاە هەوڵە دەین جگە لە ڕێخستنەوەی ناو مەکتەبی ڕێخستن کە هەنگاوێکی زۆر باشی بڕێوە لە قۆناغەکانی کۆتایی نزیک بووینەتەوە لە چەند مانگی ڕابردووە دەستمان پێکردووە قۆناغی دووەمان ناو مەڵبەندەکانە کە ڕێکیانە خێنەوە ناو مەڵبەندەکانیش ئێستا ئەکرێت بڵێم لە 75 پرۆسەکە کۆتایی هاتووە لە 25 پرۆسەکە ماوە کە ئەویش لە دوای پێنجەمین ساڵیادی مەراسیمی ساڵیادی کۆچی سەرۆک مامجەلال دیسانەوە دەستەکەینەوە بە ئەنجامدانەوەی پرۆسەکە و هەوڵە دەین ئەو لە 125 تری کەماوە تەواوی بکەین دوایتر دێینە سەر کۆمیتەکان واتە پرۆسەی ڕێخستنەوە پرۆسەیەکی زیندووە درێژەی هەیە تا ئەو کاتەی هەوڵە دەین خۆمان بۆ خۆناغەکانی داهاتووی کاری ڕێکخراوەی خۆمان ئامادە بکەین خۆمان بۆ هەڵبژارنەکان ئامادە بکەین بە شێوەیەکی باش و گونجاو کە لەگەڵ سیاسەتی ئێستای یەکێتی نیشتیمانی کوردستان بگونجێت ئێمە 90 مەڵبەندمان هەیە 90 مەڵبەندمان هەیە لە 18 مەڵبەند دەستمان کردووە بە ئەنجامدانی پرۆسەکە 12 مەڵبەند ئەنجامەکان بۆی نێراوەتەوە لە 15 مەڵبەند تەواو بووە سێ مەڵبەندی تریشیان لەم یەک دوو ڕۆژە ئەنجامەکانیان بەدەست دەگاتەوە و دوای پێنجەمین ساڵیادی کۆچی سەرۆک مامجەلال مەڵبەندەکانی تریش تەواو پێویستەدان بە ڕاستیە کا بڵێن بنین ڕاستیەکەش ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرەڕایەوەی حیزبێکی دێرینە حیزبی دەیان تێکۆشەری بە ئەزمونە بۆیە یەکێک لەو گرفتانەی کە لە پرۆسی ڕێخستنەوە بەرەو ڕوومان بووە ئەوە بوو کە چۆن لە ناو ئەم هەموو تێکۆشەرە قاڵ بووە بە ئەزمونە خاوەن پێگەیە بتوانین لەگەڵ پەیڕەوەکەی خۆمان بگونجێنین جێگرەکان بە میکانیزمێک دیاری بکەین کاریەری مەڵبەندەکانیان لێپرسایی بەشەکان بە میکانیزمێک دیاری بکەین و بەشەکانی تریش چۆن جێگا بکەینەوە بۆیە بەرەڕووی ئەوە بووینەوە کە هەندێک بڕیاردان لەم مەسەلەیە قورس بوو ڕێگای سیڤیمان بەکارێنە هەواڵانێک سیڤیان پڕ کردەوە و پێشکەشیان کرد بۆ جێگری مەڵبەند و بۆ بەشە جیاوازەکانی مەڵبەندەکان ئێمەش بە ڕەچاوکردنی پێکاتی کۆمەڵایەتی بە ڕەچاوکردنی ناوچەی جوگرافی بە ڕەچاوکردنی توانا و لێوەشاوەیی هەوڵماندا ڕێژەیەک لەو هەواڵانە بۆ ئەم قۆناغا جێگا بکەینەوە و هەموو ئەو هەواڵانەی تر کە لە ینی بەشداری پرۆسەکەیان کردووە یان ئێستا لە مەڵبەندەکانن پلەکانیان وە خۆی ماوە ئەتوانین کاری تریان بۆ بدۆزینەوە ئەتوانین لە چوارچێوەی ڕێخستنەوەی ماڵبەندەکانە بە گوێرەی نەخشە و پلانێک کە لەلایەن ماڵبەندەکان و لەلایەن مەکتەبی ڕێخستنەوە
پەسەند دەکرێت هەموو ئەو هەواڵانە بخەینەوە گەڕ و لە ڕاستیشە حەقیقەتێکەیە سەبارەت بە کادری یەکێتی نیشتیمانی کوردستان کادری یەکێتی نیشتیمانی کوردستان کادری پلە و پۆست و ئیمتیازات نییە کادری کارکردنە بەواتە من لێرە ئەمڕۆ ئەرکێکم پێسپێردراوە گەر سبەینە بیشنێرمە بنیشنێردرێمە شوێنێکی تر بۆ ئەرک پێسپاردن بە هەمان شێوە ئەرکەکانی سەرشانی خۆم جێبەجێەکەم بۆیە ئێمە ئەم پرۆسەیەمان ئەم ڕێخستنەوەیەمان ئەم خۆ ئامادەکردنەمان بۆ قۆناغەکانی داهاتوو لێرەوە دەست پێ کردووە بۆی بتوانین خۆمان ئامادە بکەین بۆ کۆنفرانسە ناوخۆییەکان هەوڵە دەین لە 6 مانگ بۆ ساڵێکی ترە ناتوانم بە دیاریکراوی کاتەکەی دیاری بکەم چکەوە پەیوەندی بە دۆخی سیاسی عێراق دۆخی سیاسی هەرێمی کوردستان هەڵبژاردنەکان و بڕیاری سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە بەڵام من هەموو هەواڵان دڵنیاکەم لەوەی کە ئێمە کۆنفرانسی ناوخۆیی ئەنجامە دەین لەو کۆنفرانسە ناوخۆییانە بە گوێرەی پێڕەوە ئەوەی پەیڕەوی ناوخۆ بۆی دیاری کردوین لە هەر ماڵوەندێک سێ جێگر وە لێپرسراوی بەشەکان لە ڕێگەی هەڵبژاردنەوە دیاریەکەین بۆیە من هەموو هەواڵانی هەم ئەوانەی بەشداری پرۆسەکەیان کردووە و سیڤیان پڕ کردوێتەوە و شانسی ئەویان هەبووە کە لە دانانەکانە سەرکەوتوو بن هانیانە دەم کە کاری زۆر باش بکەن چونکە لە ماوەیەکی کەمی داهاتووە ئەچنە بەردەم پرۆسەی دەنگدان ئەگەر کاری باشیان کردێ متمانی هەواڵەکان بەدەستێنەوە ئەگەر نەیان توانی بێت کارەکانی خۆیان بە باشی بکەن ئەوە ڕەنگە نەتوانن متمانی هەواڵەکان بەدەست بێنەوە بۆی جارێکی تر بچنەوە ئۆرگانەکان و ئەرکی لێپرسراوێتیان بکەوێتە ئەستۆ سەبارەت بۆ هەواڵانەشی کە لەم قۆناغا شانسیان نەبووە یان خۆیان سیڤیان پڕ نەکردوێتەوە یان هەرخۆیان لە بنەڕەتەوە خۆیان ئامادە کردووە بۆ قۆناغی داهاتوو بۆ کۆنفرانسەکان من داوایان لێکەم کە ئەم هەنگاوە ساردیان نەکاتەوە گەرم و گورتر بن بەردەوام بن لە کارکردن دڵنیا بن کە بەردەوامی و گورج و گۆڵی و کارکردن و مانەوە لەسەر بنەماکان و پەسەندکردنی ڕەوتی خەباتی یەکێتیانە ئایان گەێنێتە سەرکەوتن و دەستەبەری ئەویان بۆکات کە لە کۆنفرانسە ناوخۆییەکانی داهاتوو بەشدار بن و شانسی دەرچوونیشیان ڕەنگە لە خەڵکی تر زیاتر بێت بۆیە من ئومێد دەکەم هەموو لایەک بتوانین ئەم پرۆسەیە بە شێوەیەکی خێرا بە شێوەیەکی گونجاو بە هەماهەنگی و بە هاوکاری هەموو لایەک تەواو بکەین لە بنەڕەتەوە ئەرکەکە بۆ 6 مانگە ئێمە بڕیارەکەشمان هەروە دەرکردووە کە ئەرک پێسپاردنە ئەرکێکیان پێسپێرین بۆ قۆناغێکی دیاریکراوە ڕەنگە ئەم قۆناغە درێژتر بێتەوە تا گەینە کۆنفرانسەکان بەڵام لە بنەڕەتەوە لە ماوەی ئەم 6 مانگە هەر کەسێک لەم ئەزمونەی لەم تێستکردنەی لەم تاقیکردنەوەیەی سەرکەوتوو نەبوو بڕیارەکە لای مەکتەبی ڕێخستنە ئەیگۆڕین هەواڵێکی تر لەو هەواڵانەی تردانین وەگوتم یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی دەوڵەمەندە بەکادر دەیان ئەزمموی جوان و گەشی هەیە دەیان کادر و تێکۆشەری هەیە کە ئێمە چوارچێوەیەکمان هەیە چوارچێوەی پێڕەوی ناوخۆ نەمانتوانیەوە تەجاوزی ئەو پەیڕەوە بکەین یان نەمانتوانیوە تەجاوزی ئەو چوارچێوەیە بکەین بۆیە کاتێک پێڕەوی ناوخۆ پێمانەڵێت لە ماڵبندێکە سێ جێگردانین ئێمە لە هەندێک شوێن ڕەنگە 5 کەس 6 کەس ڕەنگە زیاترمان هەبێت گونجاو بن بۆ ئەم کارە بەڵام ئێمە تەنها توانیمانە بەڕەچاوکردنی هەموو لایەنەکانی دانان و پڕکردنەوەی سیڤەکان تەنها ئەو هەواڵانە جێ بکەینەوە ڕەنگە ئەوان شانسیان هەبێت بۆ قۆناغێکی تر و شانسیان هەبێت بۆ کۆنفرانسەکان یان شانسیان هەبێت لەوەی کە هەر گۆڕانکاریەک ڕووبدا جارێکی تر ئەوان پێنینە پێشەوە ناتوانم پێشتریش عەرزم کردن ناتوانم بڵێم بە تەنها لە 6 مانگ بەڵام پرۆسەکەی ئێمە پرۆسەیەکە بۆ 6 مانگ ئەنجاممان داوە ئەم 6 مانگە 6 مانگی تاقیکردنەوەی ڕەنگە پرۆسەکە درێژ بێتەوە تا دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەڵام بەگشتی ئەو پرۆسەی ئێمە دەستمان پێ کردووە لە 6 مانگە هەموو هەواڵانی دامان ناوە تاقییانەکەینەوە و من هیوای سەرکەوتنیان بۆ خوازم ئەگەر سەرکەوتن بن لە کارەکانیانە بە دڵنیایی پۆست و پلە و پێگەکەیان پارێزراوە بێت جێگیر دەکرێت و بەردەوامە بێت تا کاتی هەڵبژاردنەکان دیسانەوە ینی تا کاتی کۆنفرانسە ناوخۆییەکان ئەگەر جێگیر نەبێت ئەوە گۆڕانکاری ڕۆدات و هەر کام لەو هەواڵانی تر کە ئێستا لە مەڵبەندەکان جێگری مەڵبەندن کاریێڕی مەڵبەندن ئەندامی مەڵبەندەکانن بۆی هەیە جێگەی یەکێک لەو هەواڵانە بگرێتەوە دوای تەواوکردنی مەڵبەندەکان لە ڕاستیە ئێمە دەسەکەین بە قۆناغی سێمی ئەم پرۆسەی کە دەستمان پێ کردووە ئەویش قۆناغی ڕێخستنەوەی کۆمیتەکانە پەیڕەوی ناوخۆی ئێمە پێمانەڵێت کە ئێمە کۆمیتەکان
کۆمیتەکانی ڕێخستن لەسەر بنەمای ناوەندەکانی تۆماری دەنگدەران ڕێکخینەوە. بۆیە بە گوێرەی ناوەندەکانی تۆماری دەنگدەران سەرتاسەری کۆمیتەکان لە هەموو مەڵبەندەکان ڕێکەخینەوە بە گوێرەی ئەم ڕێخستنەوەیش دیسانەوە ڕەنگە تشکیلی هەندێک لە کۆمیتەکان گۆڕانکاری بەسەرا بێت پێکاتەکەی لە هەندێک شوێن ڕەنگە تێکەڵکردن و ئەوانە ڕووبدات لە هەندێک شوێن کەمکردنەوەی کۆمیتە ڕووبدات بەڵام بەگشتی ئێمە بەتەنها ئەرکەکەمان ئەوە نییە یان بەتەنها مەبەستەکەمان ئەوە نییە کە کۆمیتەکان زیاتیان کەم بکەین مەبەستمان ئەوەیە کە ئامادەیان بکەین بۆ هەڵبژاردن بە گوێرەی پێڕەوی ناوخۆ و ئامادەیان بکەین بۆ ئەوەی کە بتوان ئەرکەکانی سەرشانی خۆیان بە باشتر و ڕێکخراوە یانەتر و مەدەنیانەتر بۆ قۆناغەکانی داهاتوو ئەنجام بدەن. دوجار یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بە حیزبی هەڵبژاردن و حیزبی هەڵبژاردن پێویستە خۆی لەگەڵ سروشت و خۆی لەگەڵ ڕێسا و خۆی لەگەڵ یاساکانی هەڵبژاردن بگونجێنێت. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەو حیزبە نەرم و مەرنانەیە کە توانای خۆگونجاندنی لەگەڵ یاساکان و توانای خۆگونجاندنی لەگەڵ سروشتی هەڵبژاردنەکانی هەم عێراق هەم هەرێمی کوردستان و هەم ئەنجومەنی پارێزگاکان زیاترە. بۆیە ئەو هەنگاوی ئێمە ناومانە هەنگاوێکە بەو ئاراستەیە. لەگەڵ ئەمە هەوڵەدەین دووشتی تریش بکەین لە ڕاستیا لەگەڵ ئەمە هەوڵەدەین کە گرنگیەکی زیاتر بە گەنجانی ناوێکێتی نیشتیمانی کوردستان بدەین و گرنگیەکی زیاتر بەهێنانە پێشەوەی ژنان بدەین و ئامادەیان بکەین بۆ قیادەکردنی سەرکردایەتیکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغەکانی داهاتوو. ئەکرێ بڵێم پرۆژەیەکی هەمەلایەنەیە ئامانجی زۆر گەورەی ڕێخستنەوەی لە پشتە. من پێشتر عرزم کردن کە ئێمە ماوەی 16 ساڵە دەستمان بۆ ئەم پرۆسەیە نەبردووە بۆیە پرۆسەیەکی ئاسان نییە کە لە ماوەی 16 ساڵە تۆ دەست بۆ ڕێخستنەوەی ناو ماڵەکەی خۆت نەبردبێت ئێستا دەست بکەیتەوە بە ڕێخستنەوە. ئێمە دوو کۆنگرەمان کردووە بەڵام ڕێخستنەوەمان نەکردووە. ئێمە حەوت هەڵبژاردننی جیاوازمان کردووە لە عێراق و هەرێمی کوردستان بەڵام خۆ ڕێخستنەوەمان نەکردووە. بۆیە ئێستا کاتێک خۆ ڕێخستنەوە ئەنجامەدەین پێم وانە بتوانین لە سەداسەدی ئامانجەکانمان بپێچین بەڵام پێم وایە هەنگاوێکی گەورە بۆ پێشەوانین و من ئومێد دەکەم ئەو ڕێگایی کە گرتومانە بتوانین درێژەی پێ بدەین بەردەوام بێت بۆ ئەوی بتوانین لە کۆتاییە بگەینە ئەو سەری تونێلەکە ئەوەی کە ئامانجەکەمان لێ دیارە ئەوەی کە ڕێخستنەوەکە بە شێوازێک بێت کە یەکێتی وەک حیزبێکی مۆدێرنی مەدەنی کاروبارەکانی هەڵبژاردننی خۆی بە باشترین شێوە ئەنجام بدات. ئێمە هەر خۆی ڕێخستنەوەکە ڕاستە ینی لە بنەڕەتەوە ڕێخستنەوە میکانیزمە ئامانج نییە بەڵام کاتێک ڕێخستنەوەکەین ئامانجەکەمان ئەوەیە کە بگەینە شتێکی باشتر خۆمان بۆ قۆناغێکی نوێتر ئامادە بکەین. ئێمە کۆمەڵێک هەواڵمان ڕاست سپاردووە کۆمەڵێک ئەرکمان بە کۆمەڵێک هەواڵ سپاردووە بۆ چوونەوە ناو خەڵک بۆ دروستکردنی یەکتیمی بۆ ئەوەی بە باشترین شێوە بتوانین ئەوەی کە پێشتر ئەرزم کردن گەنجان و ژنان لە دەوری خۆمان کۆ بکەینەوە بۆی بتوانین بچینەوە ناو زانکۆکان بۆی بچینەوە ناو چین و توێژە کۆمەڵایەتیە جیاوازەکان بۆ ئەوەی بتوانین بچینەوە ناو گەڕک و بچینەوە ناو خەڵک. ئێمە لە ڕابردووە بەداخەوە ئەڵێم هێندە سەرخاڵی ناوخۆی خۆمان بووین کەمتر توانیمانە ئاور لە خەڵک بدەینەوە. پێم وابێت ساڵێک زیاترە یەکێتی نیشتیمانی کوردستان گەشتووەتە ئاسێ گەشتووەتە قۆناغێک کە پێویستە کات ئیتر ئێمە کەمتر سەرخاڵی ناوخۆی خۆمان بین لە ڕێگەی ئەم پرۆسەی ڕێخستنەوەیە و لە ڕێگەی ئەوەی مەکتەبەکان و دام و دەستگا جۆراوجۆرەکانی تر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامیەدەن ئیتر ئاور لە خەڵک بدەینەوە. ئێمە لە ناو خەڵکەوە دروست بووین بۆ خەڵک دروست بووین لە ڕابردوو خەڵکمان لەگەڵ بووە بۆیە توانیمانە سەرکەوتوو بین. کاتێک بۆشایی لەم پەیوەندیەی نێوان ئێمە و خەڵک دروست بووە تووشی جۆرێک لە خاوبوونەوە و تووشی جۆرێک لە پاشەکشە و شکست بووین. بۆیە پێویستیمان بەوەیە ئەمە ڕێکخینەوە بۆی بتوانین بچینەوە ناو خەڵک بە باشترین شێوە. دوجار ئامانجە گەورەکە ئامانجە گشتیەکە چوونەوە ناو خەڵک و خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بە قەولی سەرۆک مام جەلال. بە دڵنیایی ماسی و ئاوەکە هەیە من
پێشتر وتم ئێمە ئەمەی کە ئەیکەین بۆ پرۆسەیەکە میکانیزمێکە لە ناو حیزب ئەنجامی دەین بەڵام دوجار ئامانجەکەمان خەڵکە دوجار ئامانجەکەمان ئەوەیە کە جەماوەر پێویستە لێمان ڕازی بێت دوجار ئامانجەکە ئەوەیە کە ئێمە بتوانین بە نەفەسێکی تازە بتوانین خەڵکێکی نوێ بتوانین دەیان گەنج و خوێنەوار و ژن بهێنینە ناو ئەم پرۆسەیە بۆی بتوانن بە ئاسانی لە دەرگای ماڵەکان و لە دەرگای دڵی خەڵکو و لە دەرگای وجدانی خەڵک بدەن کە ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو کردوێتی ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان پلانی هەیە لە داهاتوو بیکات خەڵک لێمان وەربگرێت و بتوانین ئەرکەکانی سەرشانی خۆمان باشی جێبەجێ بکەین. ئێمە لە قۆناغی دووەم کە ڕێخستنەوەی مەڵبەندەکانە دەستکاری پەیکەرەی مەڵبەندەکانمان نەکردووە واتە ئەو هەیکەلیەی کە هەیە لە مەڵبەندەکان و پەیکەرەی کە هەیە ژمارەی ئەندامەکانەوە ئەندام مەڵبەند و کاریە ڕووجێگرانەی کە هەبووە هەر ئەو هەواڵانە بوون و ئەو ڕێژەیە کە هەڵمان بژاردویان ئەو ڕێژەیە کە دامان ناوە هە لە ناو ئەم هەواڵانەوە هاتوون بۆیە خۆی چۆن بووە واقعەکە لەگەڵ ئەم واقعە تەعاملمان کردووە و لەگەڵ ئەمە هەڵسوکەوتمان کردووە بەڵام ئێمە بۆ قۆناغی سێەم کە قۆناغی ڕێخستنەوەی کۆمیتەکان و قۆناغی ڕێخستنەوەی بەشەکانی ناو ماڵبەندە پلانێکمان هەیە تموحەکەمان لەوە زیاترە بەڵام ڕەهەندێک جار تموح و ئەوە لەگەڵ واقع لەسەر ئەرز ڕێگەیەک نەگرێتەوە بۆیە کاتمان پێویستە بۆی ئەم پلانە جێبەجێ بکەین ئێمە پێویستمان بە متمانەیە کە دروستی بکەینەوە لەگەڵ خەڵک پێویستمان بە متمانەیە کە دروستی کەینەوە لەگەڵ چین و توێژە کۆمەڵایەتی جیاوازەکان پێویستمان بە متمانەیە کە دروستی کەینەوە لەگەڵ گەنج و لەگەڵ ژن و لەگەڵ هەموو ئەوانەی کە ئەمانەوێ کاریان لەسەر بکەین دوجار پانتاییە فراوانەکە بۆ ئێمە پانتایی کۆمەڵگایە پانتایەکە ناو جەماوەرە دەریاکەیە کە جەنابەت باس کرد بەڵام ئێمەش ئەبێ هەوڵ بدەین یان هەوڵمانداوە ئەو فیگەرانە بدۆزینەوە کە ئەتوانن لەم دەریایە مەلە بکەن لە بنەڕەتەوە ئێمە حیزبی هەڵبژاردنین و بە خۆشحاڵیەکی زۆرەوە ئێستا هەم سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم لێبسرای مەکتەبەکان و ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکتیمین یەکتیمی بە ڕۆحی یەکتیمی کارەکەین بیر و بۆچوونەکانمان لێکەوە نزیکن پێکەوە هەوڵەدەین ئەو بەرنامەیە دابڕێژین و هەموو ئەو میکانیزم و پلان و بەرنامانەی کە هەمانەی هەموو لایەکمان هەمی مەکتەبەکانی تر و هەمی مەکتەبی ڕێخستن پێکەوە یان لە کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی یان لەگەڵ هەواڵانی کارگەر یان لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی قسەی لێکرێت بۆیە کاتێک لە شوێنێکەوە بڕیارێکە درێ هەمومان وەک ئەو هەواڵی کە بەرپرسی جێبەجێکردنی کارەکەیە بەو نەفەسە لەگەڵ یەبین هاوکاریە بین بۆیە بە دڵنیاییەوە نێوانی ئێمە و مەکتەبی ڕێخستن و دەستگای هەڵبژاردنەکان نێوان ئێمە و مەکتەبەکانی تر نێوانی یەکتیمی و پێکەوە کارکردن و چوونەوە ناو خەڵکە بەڵێ لە ڕاستیە ئەمە لە چوارچێوەی هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بووەوە بەتەنها بانکی زانیاری نییە کە گوازراوەتەوە سەر مەکتەبی ڕێخستن بۆردی وەرزشی گوازراوەتەوە سەر مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان هەندێک بۆردی ترمان هەڵوەشاندوێتەوە کە هەستمان کردووە لەم قۆناغا ڕەنگە نەتوانێت ئەرکەکانی سەرشانی خۆی وەک پێویست جێبەجێ بکات یان ڕەنگە لە بۆ هۆکارێکی دیاریکراو لە قۆناغێک لە ڕابردوو دروستمان کردبێت بەڵام سەبارەت بە پرسیارەکەی و سەبارەت بە بانکی زانیاری ئێمە بانکی زانیاری دامەزراوەیەکی مۆدێرنە ساڵانێکە پێم وابێت لە ناو حیزبەکانی ڕۆژهەڵاتیش شتێکی لەم چەشنە نەبووە شتێک بە شێوەی بانکی زانیاری بۆ ئێمە لە سەردەمی لە ساڵانی ڕابردوو کە دروستکراوە ئامانجەکە لێی ئەوە بووە کە بتوانرێت بە شێوەیەکی باش سوود لە تەکنۆلۆژیای زانیاری وەربگیرێت و بە شێوەیەکی باش بتوانین سەرچاوە مرۆییەکەی خۆمان بخەینەگەر و بتوانین ئامانجەکانی خۆمان لەسەر بنەمایەکی زانستی و گونجاو بۆ هەڵبژاردن دابڕێژین شێوازی کارکردنی بانکی زانیاری لە شێوازی کارکردنی بۆردی ئاماری مەکتەبی ڕێخستن ئەکرێ بڵێم نزیکە لە ڕاستیە بۆردی ئامار تەنها لەسەر مەڵبەندەکان کاری کردووە بەڵام بانکی زانیاری لەسەر هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان کاری کردووە و هەندێک مەودای کارکردنەکەشی فراوانتر بووە بەڵام ئێستا کە پەیڕەوی ناوخۆ هەموار کراوەتەوە کە بانکی
زانیاری هاتوونەتە سەر مەکتەبی ڕێخستن. مەکتەبی ڕێخستن لە بری 3 بۆرد لە ئێستادا 4 بۆردی هەیە. میکانیزمەکانی ڕێخستنەوەی هەندێک گوردەکاری کاری ڕێکخراوەیە لە ڕۆژ و مانگەکانی داهاتووە ئەنجامێدەین، بەڵام ئامانجەکەمانەوەیە کە بتوانین کاراتر لە جاران هەموو ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرکی سەرشانی خۆیان جێبەجێ بکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان هی هەمومانە لە ڕاستیە، هی هەواڵێکی دیاریکراو نییە، هی کۆمەڵە هەواڵێکی دیاریکراو نییە کە ئێستا ئەرکێکیان لە قۆناغێکی دیاریکراوە پێ ئەسپێردرێت. من دڵنیام لە ناو هەواڵانەی کەدا نەراون چەندین هەواڵی تێکۆشەری بە ئەزمموی خاوەن سەلیقەی بەتوانا هەیە کە ڕەنگەم قۆناغا شانسی ئەوەیان نەبوو بێت بەشداری ئەم پرۆسەیە پێ بکرێن، بەڵام پلەکانیان وەک خۆیان ماوە، جێگا و ڕێگایان وەک خۆیان ماوە، ئەتوانن لە مەڵبەندەکان و یان لە هەر شوێنێکی تر کە خۆیان دڵخوازیانە درێژە بەکار و خەباتی خۆیان بدەن و بە شێوەیەکی گورج و گۆڵانەتر خۆیان ئامادە بکەن بۆ کۆنفرانسە ناوخۆییەکان کە زۆر دوور نییە لە هەمومانەوە و دڵنیاش بن ئێمە کۆنفرانسە ناوخۆییەکان لە کاتێکی گونجاوی ڕێکخراوەی ئەنجامەدەین و من ئومێدی سەرکەوتن بۆ هەموو هەواڵان، چ ئەوانەی کە ئەرکیان پێسپێراوە لەم قۆناغاوە، چ ئەوانەی بە هەر هۆکارێک بێت لەم قۆناغا شانسی ئەویان نەبووە کە ئەرکێک وەربگرن. هیوای سەرکەوتنیان بۆ خوازم و دڵنیاشم هەمومان پێکەوە توانین یەکێتی سەر بخەین. سەرخستنی یەکێتی بە پەنابردنە بەر شێوازە ڕێکخراوەیەکانە بێت، بە دەستبردن بۆ چوونەوە ناو خەڵکو و بە دەستبردن بۆ دەستگرتن بە حیزبەکە و بە پشتیوانیکردن لە هەواڵانی لێپرسراوی ماڵبەندەکان و ئۆرگانە نوێیەکانەوە بێت و ئومێدێکی زۆرم هەیە و گەشتبینیێکی زۆرم هەیە بەرامبەر هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە نیەکەمین جارە لەم حیزبەی خۆمان هەنگاوی لەم جۆرە ئەنین و نا دوجاریشە یەکێتیەکان خاوەنی ئیرادەیەکی پتە و بەهێز و پۆڵاینن، یەکێتیەکان خاوەنی بڕوایەکی قایمن بە حیزبەکەی خۆیان و بە سەرکردایەتەکەی خۆیان و بە ڕابەرایەتەکەی خۆیان و وەفادارن بۆ ڕۆحی سەرۆک مام جەلال، وەفادارن بۆ خوێنی 22,000 شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕوونیەوە چاویان لە ئایندەیە کە ئەوەی بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێت بۆ پرۆسەی دیموکراسی، ئەوەی بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ بۆ ئازادی تاک و کۆمەڵ، ئەوەی بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ بۆ خزمەتی کۆمەڵگا، ڕەنگە بە حیزب و هێز و لایەنی سیاسی تر نەکرێت. بۆیە دڵنیام زۆرینەی هەرە زۆری ئەو هەواڵانە لەگەڵ ئەم ڕەوتە ئەڕۆن بەردەوامە بن، چونکە ئەوان هەر لە سەرەتاوە کە هاتوونەتە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئامانجیان هەبووە. ئەگەر گۆڕانکاریەکەکەین کە ئەمڕۆ هەواڵێکی تایە و هەواڵێکی تر بەشداری ناکات، مەبەسمانەوەیە کە گوڕیتینێکی زیاتر بە بەدیهێنانی ئامانجەکانمان بدەین. مەبەسمان ئەوە نییە کە پاشەکشەیان پاشگەزبوونەوە لە ئامانجەکانمان ڕوودات. بۆیە من دڵنیاییەکی زۆرم هەیە کە هەموو هەواڵان پێکەوە ئەبینە یەک تیم بۆ سەرخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان. دواتر ئەم پرۆسەیە بەشە جزئێکە لە شتێکی گەورەتر کە یەکێتی نیشتیمانی کوردستانە. لای ئێمە یەکێتیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لە جزئیاتی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان گەورەترە. ئەمە پەیامی سەرۆک مام جەلال بووە، ڕۆحی سەرۆک مام جەلال و ڕۆحی شەهیدەکان ئەم مەسئولیەتەی خسوەتە سەرشانی ئێمە و دڵنیاشم یەکێتیەکان لە ئاست ئەو مەسئولیەتە گەورەیە.